سڵاوتان لێبێوم کاتتان باش لە ئەدێرنین یەکێکە لە پارێزگاکانی تورکیا لەسەر خاڵی سنووری نێوان تورکیا یۆنان چەندین گەنج و خێزانی کورد کە دەڕۆن بە ڕێگەی قاچاق بە ئەدێر نەدا تێدەپەڕن و دەچنە سەر ئاوی مەریچ بۆ ئەوی بپەڕنەوە ئەو ئاوا مەرجی دەیان تایک و گەنج و خێزانی کوردی لە خۆگرتووە و دەیان کەسی خنکاندووە. شاری ئەدرنا دەکەوێتە ئەو پەڕی باکووری خۆرئاوای بەشی ئەوروپی وڵاتی تورکیا زیاتر لە سایە هەفتای دانیشتوانەکەی بەکاری کشت و کاڵ و ڕاوچێتیەوە سەرقاڵن. شارەکە تەنها 7 کیلۆمەتر لە یۆنان و 20 کیلۆمەتر لە بولگاریاوە دوورە. لەگەڵ هەردوو وڵات هاوسنوورە و زۆر جاریش ئەم شارە چەقی ململانەکانی هەرسێ وڵات بووە. لە بنەڕەتدا ئیمپراتۆریەتی ڕۆمانی بنیادی ناوە. پاشکەوتنی ڕۆمانیەکان تا ساڵی 1362 میلادی و هاتنی عوسمانیەکان شارێکی یۆنانی بووە. ماوەی نزیکەی 100 ساڵ پایتەختی دەوڵەتی عوسمانی بووە. بە پێی دوایین سەرژمێری ساڵی 2012 ژماری دانیشتوانەکەی نزیکەی 150,000 کەسە. ئێرە بۆ تەواوی میلەتەکانی دنیا جێگەی گەشت و گوزارە و بۆ بەشێکی زۆری ئەو کەسانەیش دەیانەوێ بەرەو ئەوروپا بە قاچاق بڕۆن دەواازەیەکە بۆ پەڕینەوە لە ڕێگەی ئاوی مەریجەوە کە بە ئەدرنەدا دەڕوات لە نێوان تورکیا و هەردوو وڵاتی یۆنان و بولگاریا. ئێرە دوا خاڵی سنووری تورکیا یۆنانە. ئەمە ئاوی مەریجە و نزیکەی 150 کیلۆمەتر درێژە و لە هەندێک شوێندا زۆر زیاتر بەرفراوان و قوڵ دەبێتەوە. ئەم ئاوە چەندین پەنابەری تێدا خنکاوە بەهۆی خراپی کەش و هەوا و جۆری ئەو چوپەی قاچاقچی و ڕێبەرەکان بۆ پەڕینەوە بەکاری دێنن. ئەمە دیمەنەکانی ئەو ئاوەن کە پەنابەران دەیگرنە بەر. ئەمە ژمارەیەک لەو قوربانیانن کە نەیانتوانی بگەنە ئەو دیوی سنوور. لە بنکۆڵکاری بەردەوامە بین بەڵام بۆ چەند ساتێک دەگەڕینەوە هەرێمی کوردستان. لە ڕۆژی 9 ساڵی ڕابردوودا دەریای ئیجا کارەساتێکی کەمیوێنەی بەخۆیەوە بینی. دوای ئەوەی لە کۆی 35 کەسی سەرنشینی ناوبەلەمێک تەنها یەک ژن توانی دەربازی ببێ. ئەمبوڵانسەکان لەگەڵ ئەم ژنە دەرباز بۆدا تەرمی هاوسەرەکەی وێشێک لە منداڵەکانی لە خۆی گرت بوو. بەڵام لە هەمووی بە ئازارتر نەدۆزینەوەی تەرمی 4 منداڵی دیکەی بوو کە لە هەمان ڕووداودا خنکان. مکاسی خوانامۆ لە ڕۆژی 4 نیسانی ساڵی ڕابردووشدا قەزای زاخۆ هەواڵێکی بە ئازاری دیکەی پێگەیشت. ئەویش کاتێک هەواڵێک بڵاو بوویەوە لەبارەی مردنی دایکێک و 2 منداڵی 5 مانگی و 14 ساڵی لەگەڵ منداڵێکی دیکەی تەمەند 4 ساڵی خێزانێکی دیکە لەو ئاوەی مەریجی سنووری. دواتر لە ڕێگەی دەواازی سنووری ئیبراهیم خەلیلەوە تەرمەکان گەێنرانەوە زاخۆ. لە سلێمانی و لە ڕێگەی فدراسیۆنی سەراسەری پەنابەرانی عێراقەوە دەچمەیەکێک لە گەڕەکەکانی ئەو شارە. لەوێ دەچینە ماڵی حاجی لوقمان کە ماوەی 2 ساڵە هەر کاتێک لە دەرگای دەدرێ یان دەنگی تەلەفۆنێک دێت وا دەزانێت کوڕە گەنجەکەیەتی بەناوی دابان کە لە هەمان ئاودا لە سنووری تورکیا یۆنان بێسەر و شوێن بوون. ئەویش ئاوی مەریج بوو. هیچ هەواڵێکی لێ نییە تا ئەمساتە. ئەو دوایین وێنەکان و دەنگی دوایین تەلەفۆنی خۆی و کوڕەکەی کە ڕیکۆردی کردووە تا کەسەبووریەتی. ئەو لیستێکی ژمارە تەلەفۆنی لەبەردەستە کە لەم 2 ساڵەدا لە ئەڵمانیاوە بۆی هاتووە بەڵام هیچ کاتێک نەیتوانیوە گوێی لە دەنگی کوڕەکەی خۆی بێت. لە 2007 تا ئەمڕۆ هەموو ساعتێکی مردنێک ینی مردن زۆر 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 خۆشترە لە ژیانی چاوەڕوانی ئێمە. هەر حتا تیارەیەکیش دێ خوا عەلی مەڵێم خوای ئەماوی تیا بێ بگەڕێت. سیارەیەک لێرەوە لە ناوەختایەڵم خوای ئەوی تیا بێ بگەڕێت. ئەدرێ لە قاپی هەر عینیشت جەرەسێکم بۆ یڵم خوا دەسەکەم باخەڵەما ئەو بێ. یعنی هیچ ژیان چی مردن زۆر 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 لە ژیانی چاوەڕوانی خۆشترە. ئەنی هەموو تەلەفۆنێکەوە توێت هەموو دقیق بۆ ئاواتەوەی کە دابان بێت. هەر کەسێک جەرەسێکم بۆ کاڵم خوایە ئەو بێ. بسم الله الرحمن الرحیم. خازی ببوورە نەخوانەمان ناخوانەمان بوو توش ناڕەحەتیمان کردی. نا باری خوای الحەمدولله شکریمە بەشی هەرچی لای خۆوە بێ خۆش.
لەو چاوەڕوانی ئاژین لە 2007 چۆن بوو دابان بڕیاریە کە سەفەر بکات وەڵڵی گەنجانی ئەم عالەمەیتر ڕەفیقیشی هەبوو حەزیە کردویتر وتی منیش وەکو خەڵکە ڕما بەجیان دانیشم مەڕۆ بە ساقم ئێمە چاوەڕوانی دووری تۆمان پێ نابرێ بەڕێوە ئەوە ئێوارەیش کە ڕۆیش نەوە ساتا من بگەڕێمەوە لە هیچ خواحافیزی لێ لە فڕۆکەخانەی نێودوڵەتی هەولێر لە ماوەی ساڵی 2007 تا ئەم ساتە دەستگیراوە بەسەر 379 پاسپۆرت و ڤیزای ساختە و دوو باندی قاچاقچیش دەستگیر کراون کە زۆرینەیان هەوڵی چوونە وڵاتانی ئەوروپیان داوە بە ڕێگایەکی نایاسایی. تا چەنە ئەو چالاکیانەی ئێوە لەمەوەی ڕابردوو کردان و ئەو توموتۆڵی ئێوە هەتان بوو لەوەی کە نێڵن کەسێک بە ڤیزای ساختەوە سەفەر بکات ڕێتان گرتووە لە بە قاچاق ڕۆشتنی خەڵکان بۆ دەروی وڵات یان ڕێتان گرتووە لە کەسابەتی قاچاقچیەکان بەڕاستی؟ ئێمە لە هەم لە هاتن هەم لە ڕۆشتن کەیساتمان هەبووە حاڵەتمان هەبوو دێت بەسەر داگرتنی ساختەکان. باسی ڕۆشتن بکە باش ڕۆشتن ئەوانە زیاتر دەکەن کە دەیانەوێت بە ڕێگەیەکی نایاسایی لێرە گەشت بکەن بۆ وڵاتانی ئەوروپا بە وڵاتی ئەوروپا بە وڵاتی دیریان نەخێت چونکە ڤیزە زۆر ئاسانە وڵات سووریشمان هەبوو کە دەیویست بەوتی وڵاتی تورکیا زۆر حاڵەتمان هەبووە کە بە ڤیزەی ساختەی تورکی دەستی بەسەر داگیرە سووری ئەومان هەبووە و وڵاتی ئەڵمانیا بڵێن وڵاتی سویدا ئەوانە ڤیزەکانیان ساختە کرەوە یان پاسپۆرتەکانیان زۆر نمونەترمان هەیە لێرە دەستی بەسەر داگیرەوە نەمانێشتۆ سەفەر بکەن ئەوش بەهۆی خبرەی پێشەم شتێک خبرەی کارمەندەکانمانە و دابینکردنی ئەو ئامێرانەیە کە لەلایەن وەزارەتی ناخۆوە بۆمان دابین کراوە و زۆر پێشکەوتی بۆمان پێشکەوتونە زۆر. چ کاریگەریی دروست کردووە ئەم دەست بەسەراگرتنە دەست بەسەرداگرتنە هێشتنی ساختەکاریە کە بڕوات ماوەیەکمان لەمەوەی تقریبان مانگێک پێشێستا ئەمە دوو مانگە دوو باندی گەورەی ساختە مانگە کە توانیمە لە ڕێگەی ئەو باندێ بە خەڵکە بگەینین کە ئەمە دەدوانەمان دەهەیە هەموو هەم باندەکان و هەم ساختەکارەکان دەرجی بکرێتن و بەهۆی ئەوەش ئێز ڕێژەی ساختەکردن یان بڵێن ساختەکردنی دۆکمنتەکان بەڵگەنامەکان بۆ گەشتکردن زۆر کەم بوویتەوە. لە ساڵەکانی 2007 و 19 ئەو ڤیزا ساختانی دەستی بەسەراگیراون چەند بە ژمارە پێ 2017 لە ڕۆیشتن باز دەکەم 96 حاڵەتمان هەبووە 2018 حاڵەتمان هەبووە دوو بەرابەر بەڵێ 2019 هاتە ئەوڕ کە باز دەکەین نزیکەی 105 حاڵەتمان هەبووە. زیندانی ئەدێرنەیە بە دوای کەیسەکانی وەکو دابان حاجی لوقمان و چەند کەسێکی دیکەی بەسەر و شوێن دەچمە شوێنێکی قەدەغەکرا و لە وێنەگرتن ئێرە گرتوخانەی ئەدرنەیە بەڕێوەبەری گرتوخانەکە ڕەزامەندی نادا قسە بکات و تەنها ئەوەی پێوتین کە ئێستا کاری نۆژەنکردنەوە ئەنجام دەدەن و ڕایدەگەێنێ هیچ پەنابەرێک لای ئەوان دەست بەسەر نەبووە کە ماوەیەکی زۆر مابێتەوە. ئەم شارەزایی بواری کۆچ کە زیاتر لە 8 ساڵ کاری بە دوواداچوونی لەباری کۆچی نایاساییەوە ئەنجام داوە پێچەوانەیە و قسانە دەکات و دەڵێ هێشتا پەنابەری کورد لە زیندانەکانی ئەو وڵاتە ماون و پێویستە بە دوواداچوون هەبێ بۆ کەیسەکانیان. ئێستا لە هەرێمی کوردستانە ژمارەیەکی ئێجگار زۆر قونسوخاڵی وڵاتانی جیهان هەن هەمویان زۆر لە نزیکەوە ئاگادارن کە هەرێمی کوردستان لە ڕووی سیاسی و لە ڕووی ئەمنیەوە هەرێمێکی سەقامگیرە تەنانەت هەرێمێکە خۆی بۆتە جێگەیەک بۆ وەرگرتنی پەنابەر بۆیە ئێمە لە نەخشەی پەنابەرێتیە ئێمە لە دەرەوەی نەخشەی پەنابەرێتین بۆیە هەر کەسێکە لێرە ئەڕوات ئەگەر دەربکەوێت کە خەڵکی هەرێمی کوردستانە چانسی وەرگرتنی مافی پەنابەرێتەکەی زۆر نزیک ئەبێتەوە لە سفر بۆیە زۆربەی زۆری قاچاقچەکانیش کە نەفەرەکانیان دەرەکەن خۆیان هەر لە ڕێگاپیان ئەڵێن ئەبێ شوناسێکی تازە بۆ خۆیان دروستکەن. بەشێک لە وڵاتیانی دانیشتووی ئەدرنە دەڵێن بە چاوی خۆیان مامەڵەی زۆر توندی یۆنانیەکان بەرامبەر بە پەنابەران دەبینن. Yunanlar mezalim yapıyor, zulüm yapıyor. یۆنانیەکان ئێمە بە چاوی خۆمان دەبینین کە چ زوڵم لە پەنابەرەکانەکەن Yani Yunanlar. ئەگەرچی بەڕێوەبەری زیندانی ئەدرنە ڕەتی کردەوە ئازاری هیچ پەنابەرێک درابێ یان پارەیان لێسەندرابێ بەڵام لە ئیستانبوڵەوە ئێمە بە چەند چیرۆکێکی ئەو گەنجانە ئاشنا بووین کە لەو ڕێگە سنووریە دەست بەسەر کراون و پێچەوانی ئەو قسانەی بەڕێوەبەری زیندانەکە دەسەلمێنن. سێ جار لە ڕێی بولغاریام داوە دوو جاریش لە ڕێگەی یۆنان لەم ئاخیر جارە گیراین و ناڕەحەتی و تاوان دوو لە ڕووی جەنابان سوکادەی زۆر ناڕەحەتیان پێکردین لێرەوە بەڵێ محەممەد جەنۆ پارێت چۆن کۆ کردەوە گەر منەوە بپرسم ئەو دەفتەرێکی ئێستا خەواندوتە وەڵاهی بە کرێکاری و بە ناڕەحەتی و بە زەلالەتی و
هەر لە خۆمەتاوەکو باوکو برا باوکو و برا و خۆت و بە پیشەی کرێکاری و بەماندووبوون بەڵێ ئەو پارێت کوکرێتەوە بەڵێ ناکرا لە کوردستان بەردەوام بیت وەڵای ژیان ناڕەحەتە ژیان لە ئیشێک کوردستان مهنەیەک. ژیان لە کوردستان ناڕەحەتە خەڵک سێژەمە نانەخوا ئێمە لە تێسەبوون و ئاوێک و پسیتێکیاندا پێمان لە دوای ئەوەژاڵە شایدمان بێنە و گاتەی دەمەدەستەوە یعنی سوکاتێک و ئەو پێکەن پەشیمان بیکەلەوەی لە دایک بووی زۆر کەس ئێستاڵێکە کارناڵەیەتەوە دەفتەرێک دۆلارت داوە بۆ ئەوەی بگەیت بە خاکی ئەوروپا ئەگەر دەفتەر دۆلار خاوەندەوە دەفتەری دۆلارم باشە خواندووە زۆر کەس وات پێڵێن ئەڵێن چی ئەڵێن تۆ دەفتەری دۆلارت خەواندووە ئەگەر وەسێت ئەوەنە باش نییە بۆ ئەڕێی بۆ ئەوروپا تۆ دەفتەری دۆلارت هەیە ئیتر لە چیت کەمە بەڵام ڕاستی دەفتەرە دۆلارەکەی من بە قەرزکردن و بە ئەم لاولای یارمەتی کۆمەڵێک دۆست و کەس بەو شێوەیە کۆکراوەتەوە ئەوەی هەست ناکەی من پارە کۆکردنەوەی لە دۆست و کەس و باوک و برا ئەوەی شخصبێتە ناڕەحەتیەوە بەرە وڵاکە کاروان بێگومان ئەوانش لە ناڕەحەتیان چ بەڵام ناچاریت بۆ نەخەڵکی بخیتە ناڕەحەتی بۆی تۆ خۆت بگەی بە ژیانێکی خۆشتر کا کاروان چەنێ ئامانجمانە بگەین بە ژیانێ دوو ئەوەنە ئامانجمانەوەی بگەینە وڵاتێک بۆ ئەوەی کەمێک پارەمان دەست پێ من لە کوردستان گەنجێکم هیچ ئیشێکم نییە خوێندنم لەبەر بێپارەی نەتوانی تەواو بکەم ئەمەیە بڕۆم ژیانە دروستکەم لەولا ئەمەیە بڕۆم ئەو ئاواتانە لێرە ناتوانێ لێ بێنمەدی ئایمە گەنجێکم خوێنکاری زانکۆم لێرەم بڕواکە هیچ شتێ نییە یعنی سێرەکەی تەواویەکەی خەڵک بۆ چێ خوێنێ 22 ساڵ 23 ساڵە خوێنێ بۆ بێ بە شتێ نەوەڵام مەرحەلە دوی زانکۆ بمازم لێن کەس نییە ئاگەی لە گەنجی عێراق و هەرێمی کوردستان بێت جەناب بشێت بۆ پێی لە کۆنسڵخانەی عێراقی لە تورکیا پەیامت چییە بەڕاستی بۆ ئەوان کاگامەت گوێشیان لە جەنابتە تۆ چ قسەیەکیان بۆ ئەوکەی ئەوان لێ دەکەم هەرچی ئاریشیان هەبی مراجعەتی قۆنسڵخانەی عێراق بکەن لە ئەستانبول جووی لە قەشەقچیەکان و وعود و درۆ ئەو قسانە بیان دەڵێن و سبەینی دەتبین و جوان مێمەلێنێ سەردانی ئێمە بکەن هەرچی ئاریشیەکان هەبی ئێمە بۆیان جێبەجێ دەکەین بەشێک بوو لە وتەکانی کاک ئامەد بەرپرسی کۆنسڵخانەی عێراقی لە ئیستانبول دوو ڕۆژە ویزاکەت بەسەر چووە ئەو ڕێگەی کۆنسڵخانەی ئیستانبول ئەڵێن کۆنسڵخانەی عێراق لە ئیستانبول تۆ پێت باشە ئامادەی مڕاجعەیان بکەی بوو ئەگەر لە حاڵەتێکا بگەڕێیتەوە باشتر هاوکاریکەن و یارمەتی و بن هەم غەرامەکەنە دەی یانی سانەیە گەنجێ لاانێ لەبەروی خەرامەکەنە داهر لە داخی ئەوە دوسە جاری تریش لێدەم بەش مەخوای دەرچ من نجاتم بێت بەشێک لەو گەنج و خێزانانەی دایانەوێت کۆچ بکەن دوای ڕێکەوتن لەگەڵ قاچاقچی بڕی پارەکانیان لە نووسنگەیشی باوەڕپێکراوی هەردوو لا دەخەوێنن کە زۆر جار ئەوەیش بێگرفت نییە هاوکات یەکێک لە خاوەن نووسنگەکانی گەشت و گوزار دەڵێ هاوکاری دەیان خێزان و گەنجی پەنابەری کردووە بێ بەرامبەر تکتی گەڕانەوەی پێداون بۆ هەرێمی کوردستان بەنسبەتی تورکیا و عێراق و ئەوروپا ناڕەحەتی وەکو مسافر کە لێرەوە سەفەرەکە بۆ ئەوروپا ناڕەحەتیە چەژن بەعزێک ئایلەیەتە ئێرە لە دەرەوە بێ نووسنگە و بێ ئەحواڵی خەڵک پارە تەسلیمی قاچاقچی خەڵکەکە دوای پارەکەی خوڕێ بەنسبەتەوە هێتە لایەمە و لێرە بەگریان و شین و ڕاوڕۆ هاوکاریەکەین و بلیتی بۆ برن لێرە هاوکاریەکەن گەرنە و عێراق ئەم خەڵکە چونکە بە ناچاری پەنا بۆ قاچاقچیە بن ئیشەکانیان بۆ بکەن قاچاقچیەکە شوێنی دانانی پارەکان بۆ دیاریەکە بۆیە لێرەیە زۆر جار بەشێک لە مەکتەبەکان لەگەڵ قاچاقچیەکانە دەستێک هەڵەکەن هەر خودی پارەی نەفەرەکە کە دایناوە ئی هاوڵاتیەکە ڕاستەخۆی داتە دەست قاچاقچیەکە بەو پەڕی قەناعەتەوە ئیڵێم ئەگەر تۆ ڕاپرسیە بکەی لە بینی 1000 گەشتیارە من پێم وایە 999 گەشتیاریان ئەو ژیانی کە ئێستا تایەتی بۆ خۆی هەڵی نەبژاردووە بە ناچاری هاتووە لەژێر سەختە هاتووە لەژێر فشاری دەرونی و لەژێر فشاری ژیانە هاتووەم ڕێگای هەڵبژاردووە بۆیە من پێم وایە ئەگەر کابینەی نوێی حکوومەت بیەوێت و مەبەستی بێ ئەتوانێت تەنها لە ماوەی 2 ساڵی داهاتووە کۆچی پێچەوانە دروست بکە ئەتوانێت کارێ بکە لە ڕووی خزمەت گوزاریەوە لە ڕووی بەسەرکردنەوەی خەڵکەوە لە ڕووی ئەوەی کە لە مەودووە حکومڕانی لە هەرێمی کوردستانە هاونیشتیمانیان بکا بە سەنتەر هاوڵاتی بکا بە سەنتەر حکوومەتی هاوڵاتی بێ خزمەت گوزاری هاوڵاتی بکاتە سنتەری کارەکانی یەکێک لە خاوەن کافتریەکانی ئیستانبول چیرۆکی برسێتی و گەڕانەوەی بەشێک لە پەنابەران دەژێڕێتەوە خێزان هاتوۆتە ئێرە دانیشتووە ڕۆشتۆ بە ڕێگا لە ڕێگە بۆ هەموو دەردەسەری و بۆ هەموو قڕبەسەری بەپی پەتی هاتوێتەوە هەرچۆن یە گەشتێتەوە ئێرە گەشتێتەوە لای چونکە هەمووی زۆربیان ئێرازان هاتوێتەوە لێرە بەیانی بەخۆی مناڵەکان هاتوێت دیڵە خەریکە بری لەبرسا یعنی دەیان تراژیدیای وا هەیە
کە ڕۆژانە ڕوئەدەن لەمە ئەمە پێویستی بەوە هەیە بەڕاستی چارەسەرێکی ئەوێ چارەسەری ئەمە بەوەیە کە ئێستا بینی ئەو هەموو داهاتە هەیە لە کوردستانە کاتێکا چیتە ڕووی ئەوەی کە بڵێ کاکە وەرن تەوزیفی ئەم خەڵقە بکرێ وەرن ئەوەی کە بە ناوی حیزبایەتیەوە ئیدێتێ بە ناوی حیزبەوە ئیدێتێ لە پشتی حیزبەوە ئیدێتێ باوەکو هاوڵاتێک وەک چۆن لە هەموو وڵاتانی دنیا سۆشیال هەیە با لە وڵاتی مەشە سۆشیالێکە بێت. لە ماوەی ڕابردوودا حکوومەتی تورکیا بڕیاریدا تەواوی تێچووی ناردنەوەی تەرمی پەنابەران بێ بەرامبەر بێت تەنها هێڵە ئاسمانیەکان پارەی شەحنکردنی تەرمەکان وەردەگرن کاویش ناگاتە $100 ئەمریکی. کەسێک کە نوێنەری دەستگای لووتکەیە لە ئیستانبول زۆرینەی خنکاوانی کورد و عێراقی ناردوێتەوە بەرەو شوێنی خۆیان باسی بەشێک لە چیرۆکە تراژیدیەکان دەکات. تەلەفۆنێکم بۆ هاو وتیان ئافرەتێک خنکاوە و حامیلەیە دووجانە. من هەستام چوم فکرم کرد خوایە دووجان لە بۆدروم خنکاوە هەستام چوم بۆ بۆدروم هەفتەیە پێشێ و ئافرەتە بخنکێ مە دوو دانە کەلاری ئافرەت خنکابوون لە 5 خوشکا 2 خوشک خنکابوو کە چوومە و تەرمانە بنێرمەوە لە مرکزەکەی بۆدروم مەجموعەیە عێراقی هاتن سووری و عێراقی بووە و ئافرەتە و 3 مناڵی و مێردی لەگەڵی بوو. نەخۆش بوو ئیزعافمان بۆ بان کرد بیبین بۆ خەستەخانە وتی مناڵەکانم بەجێ نایڵم تما کاکە مناڵەکانیش بۆی حامیلە دووجان بوو تورکیا ئازادی کرد حامیلێ دووجانە ینی ڕەحمی پێکرد کە ئازادی کرد کەچی وتی ئەوڕۆمە ئەنقەرە من نایەم و ئیشم بە قاچاق نابێ کە چوومە سەر تەرمەکە بینیمە و ئافرەتەیە دیسان بە ڕێگا ڕۆشتە و خنکاوە 3 مناڵی مێردەکەی ماوە ئەمەش تەسویرەکانیانە ئەوەشکانە بڵێ ئەوە مناڵەکانێتی باشە ئەوە ئافرەتێکی دووگیان بوو بە منداڵەکەی ئەوە مێردەکەیەتی ناوسکیەوە لە ئاوا نەجاتی بووە ئەوە مناڵەکانیانە و دانیشتونەوە ئەمە چوین لە سجن ئازادمان تەرمەکەمان تەستیم کردو نردمانەوە هەڵبێت دەستگای لوتکە وێنی چیتر هەیە وێنی خنکاو بن وێنێ بن هەڵبەتە بلەریەکەی وێنەکان ئەگەر وێنەیەکی ئەمە هێنانەوەی تەرمەکانە گوازینەوە ئەم تابوتە کەفن و دفنکردن ناردنەوە هەمووی بێ بەرامبەرە لەلایەن تورکیاوە بێ بەرامبەرە خطوط زەوی عێراقیش بێ بەرامبەرە عێراقیش سەفارەت زۆر هاوکارە قۆنسڵیا خاستەن کاک ئاماد ڕەسوول لە قۆنسڵیا کاکە ئێمە لە مەتارەکانمان خەڵکی کوێ زۆری ئیشەکە ئەوانەی کارمەندەکە بەڵێ بۆ ناتوانین گەنجەکانی ئێمە ئیشکە گەنج ئێمە هەموو ئیشێک ناکە هەموو ئیشێک ناکە تەبع بەڵام ئەتوانین ئەو کارمەندانە کە لەوێن مانجی 5-6 وەرەقەیان هەیە کەم نییە گەنجی ئێمەش دەتوانێت بچێم شە بکات. هاتوینەتە کۆنسڵخانەی گشتی عێراق لە ئیستانبول ڕۆژانە چەندین هاوڵاتی عێراقی مامەڵەی جۆرا و جۆریان بۆ دەکرێت لێرە ئەگەر هاوڵاتیەک ڤیزاکەی بەسەر چوو بێت و بیەوێ بگەڕێتەوە بۆ عێراق هاوکاری پێشکەش دەکرێت دوای وەرگرتنی ڕێکاری یاسایی لێرە لەگەڵ یاریدەدەری کۆنسڵی گشتی عێراق بە ئامارێک ئاشنا دەبم کە تێیدا ئاماژە بە دەستگیرکردنی 35 قاچاقچی عێراقی دەکات کە لە ناو زیندانەکانی وڵاتەدان و حکمی یاساییان وەرگرتووە هاوکات داوا دەکرێت پەنابەران کۆنسڵخانە لە هەر کێشەیەک ئاگدار بکەنەوە. ئێمە ئامارەکانمان لێرە ئەمانە ڕەنگاوڕەنگن ئەمە نزیکی 70 کەس لە ناو زیندانن یعنی زیندانێ بە ئەمانە حکم کراوە 70 کەس عێراقی عێراقینە هەریکێ جنسیانی کوردن کرمانجن سۆرانینە بادینینە عەرەبن هەمی تورکمانن ئەوە حکم بووین تقریبا حوان 70 کەسە 35 کەس تۆما قەچاقچیە 35 کەس لەوانەیە کە حکم دراون لە دادگا قاچاقچین یانجی یارمەتیە قەچاقچیا دای یعنی هاریکاریە قەچاقچیا کردی ئەوەل وێرێ ئەوەیت حکم بووین ما حکومەکان چیمان پێڵە قورسن بە تایبەتیوانەی کە حکم هەیە 5 ساڵ حکم 10 ساڵ حکم هەیە 3 ساڵ هەر یەکێک وەکو جگا یعنی فەرقی لە حکمەکانە ئێمە سوپاسیا خودێت کەین کۆڤێ ماوەی ڕێژە گەلەکە هاتیە خارێ ڕێژەی هەوڵدان بە قەچاقی دەربچن زۆر دابەزیوە هۆکار چییە بە بڕای خۆتەنەوە واللهی من هۆکارەکە مندانم لەوانەیە
هەفتا لە سەد هۆشداری خەڵک خەڵک پێشترە هۆشیاری نەبوو نەی ئەزانی ڕێگەکە چۆنە زۆر کارە سات پەیدا بوون خەڵکێکی هەمی ئەف کارە ساتە دیت ئەوەڵ کوجایری چێ بووی ئەزمیر چێ بووی سەریا بەحر ئەیجە چێ بووی مەرمەرە ئەوە خەڵکی هەمی مرن خەڵکی ئێمە هاوکار نینە ئەنی خەڵکی خۆمان هاوکاریمان نادات چۆن هاوکار بن کە دێنەوە لێرە ئێمە داوان لێ دەکەین ناوی قەچاقچی چی بووە کی بووە با ئێمە بە جانبی تورکی بڵێن خەڵکێک ناوەکان ناڵێن ترس دەترس ئەمە یەکی دووەمیش خۆت جەنابەت دەزانی کاکاروان 90% ناویان دروست نیە خوازراوە بەکارهێنن خازرا بەکاردەهێنن هاتووە ناویان بە ئێمەی گوتووە ڕسمەکە ئەمە بووە ڕسمی ئەمە بووە قەچاقچی بووە ئێمە خۆی شتێکی ینی سەدە ناوی دروست نییە ینی خۆی جاران وەکو جەنابەت گوتی معروف بوون لە دووسێ قەچاقچی هەبوون ناویان مەشهۆر بوو بەڵام ئیستاکە بووینە 100 قەچاقچی 300 قەچاقچی زۆرن چیرۆکی دنیایەک ئومێد و کۆتاییەکی تاڵی گەنجێک بە ناوی وڵات برادۆستی لە مانگی ڕابردوو قەزای سۆرانی هەژاند کاتێک لە ڕێگەی چوون لە فەڕەنسا بۆ بەریتانیا لە ناو شاحینەوە خۆی فرێدەدات و دوای ماوەیەک لە بێهۆشبوون گیان لەدەزەدا ئەوەی چیرۆکەکە دەگێڕێتەوە خزمێکی خۆیەتی لە ئیستانبوڵەوە وە خۆی دەڵێ هەرگیز لە بیری ناکەن لە فەڕەنسا بۆ بەریتانیا بڕوە لەوێ خۆی هەڵداوە لە ناو شاحینەکە بەداخەوە یانیمە هەواڵمان نەزانی دواتر لە قەمپەکەی ئەو لێ خەبەرمان بووە توتیان کوڕەکەی ئێوە ئەو خزمەی خۆتان ئەو گەنجەتان کەوتۆتە ئێمە نازانین بەس دەزانین بەر بۆتەوە لە شاحینێ بە تەما بوو بۆ بەریتانیا کۆز بکە دواتر لە ڕێگای چەند کەسی خۆمان لەسەر و خۆمانەوە هەتا هەواڵمان ئەوە لە فەڕەنسا لە خەستەخانێک دوای چەند ڕۆژ بێهۆش بێ ئەوەی هیچ هۆش و ئەوەی هەوی هیچ هەستێک هەبی هیچ شتێکەوە بکە یعنی تەواو بوو کۆچی دوای کرد ئەنی بەهۆی خۆخستەخوارەوەی لە شاحینەکە چەند ڕۆژێ مایە لە نەخۆشخانە لە فەڕەنسا چەند ڕۆژێک لە فەڕەنسا ماوە بۆ بنکۆڵکردن و بینینی ڕێگایەکی دیکەی چوون بۆ ئەوروپا لە ئیستانبوڵەوە دەچینە دوورگەی قۆبڕوس کە دوو دەوڵەتی سربەخۆی تێدایە یەکەمیان کە بەشی زۆرینەی دوورگەکەی و لە 65 پانتایی زەوی دوورگەکەی لە خۆگرتووە ئەویش بەشە یۆنانیەکەی و ئەندامە لە نەتەوەی گرتوەکان و یەکێتی ئەوروپا دان پێدانانی نێودوڵەتی هەیە و پایتەختەکەی نیقۆسیایە و پێی دەوترێت کۆماری قۆبڕۆس دووەمیان بەشە تورکیەکەی و تەنها دەوڵەتی تورکیا دانی پێداناوە لە 35 پانتایی زەوی دوورگەکە سنوورەکەیەتی پایتەختەکەی ئەم شوێنەیە کە ئێمە پێیدا تێپەڕ دەبین کەویش شاری لیفکۆشەیە وڵاتەکەی ناسراوە بە کۆماری باکووری قۆبڕوسی تورکی وەک هەندێک لە دانیشتوانی سنووری لیفکۆشە دەڵێن پەنابەر هەوڵی داوە لەو خاڵە سنووریەوە بچێتە بەشە یۆنانیەکە بۆ شاری نیقۆسیا وەک لە ئاڵاکانیش دەرەکەوێت ئەم خاڵە سنووریەی پشتی من خاڵی سنووری نێوان قۆبڕوسی تورکیە لەگەڵ قۆبڕوسی یۆنانی کە تەنها ئەو ڕاستە شەقامە باریکە جیایکاتەوە زۆر جار پەنابەری کورد هەوڵیاوە لە ڕێگەی ئەم خاڵە سنووریەوە ئاودیوی باشە یۆنانیەکە بێت کە قۆبڕوسی یۆنانە و لێەوە بچێتە وڵاتانی دیکەی ئەوروپی بەڵام لێرە کۆنتترۆڵێکی تونند هەیە و دەرچوون لێرەوە ئاسان نییە من هەوڵێم هەندێک دیمەنی دیکە بۆ ئێوە بگوێزمەوە. سڵاو لێ بێ ئایا توانم 5 دقە بچمە ئەودی و پاسپۆرت لێرە هەوڵما بە پاسپۆرتی عێراقیەوە 5 دقەیەک بچمە قۆبڕوسی یۆنان وتیان نابێت پاسپۆرتەکەتان هیەوە نییە داخڵ بم پێی ئیسم چەند دیمەنێکی و دیژ بگوێزمە بەڵام لەم خاڵە سنووریە زیاتر ئێمە ڕێگە پێدراون نین. لە کاتی دروستبوونی جەنجاڵیدا هەوڵی پەڕینەوەیان بەڵام وا دیارە هیچ پەنابەرێک لەم دوورگەیەدا کە هەر چوار لای ئاوە هیچ کارێکی بۆ ناکرێ و شوێنێکی ئاسان نییە بۆ دەرباز بوون ئێستاش زۆرینەی دەرگاکانی تێپەڕبوون بەرەو ئەوروپا کۆنتترۆڵی توندی لەسەر و بە توندی داخراون بەڕووی پەنابەرانی کورددا.
پاش ئەنجامدانی بنکۆڵکاریی ورد لە دوو پرۆگرامدا تایبەت بە دیاردەی کۆچی نایاسایی و لێکۆڵینەوە لە چیرۆکە تراژیدیەکانی گیان لە دەستدان و بێسەر و شوێنبوونی گەنج و خێزانی کورد ڕاستیەوە دەردەکەوێت کە هێشتا نەتوانراوە ڕێگە چارەیەک بۆ ئەم دیاردەیە بدۆزرێتەوە. ئایا چی وا دەکات گەنجان و خێزانەکانی کورد چیتر بیر لەوە نەکەنەوە لە پێناو گەیشتن بە ژیانێکی خۆشتر دەیان شوێن و مەکانی تراژیدی ببڕن بۆ ئەوەی وەخۆیان دەڵێن چارە نووسێکیان بۆ ئایندە ڕوونتر بێ و دیارتر بێ. تا بەرنامێکی دیکە هەموو لایەکتان لە خۆشییا بن. خۆتان لەگەڵ.